بەناوی خوای گەورە و مێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی فلاشباک. ئەم وێنەیە و ئەم شوێنە دوو جۆر مێژووی کوردایەتیمان پیشان دەدات. وێنەکە بەشێک لە مێژووی خەباتی کوردایەتی بەرامبەر بە ناحەزان و ئەم شوێنەش بەشێک لە خەباتی شەقامی کوردی بەرامبەر بە حکومڕانێکی کوردیمان پیشان دەدات. کاتێک دێنە سەرای ئازادی زۆر جار خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواییمان بیر دەکەوێتەوە. لێرە لە سەرای ئازادی زۆرێک لەوانەی لەم سەرایەوە بانگەشەی هوشیاری و بانگەشەی دیموکراسی و ئازادی و پەیداکردنی نانیان دەکرد. ئێستا لەکوێن؟ ئێستا لە کام پلۆ پۆستن؟ چیان بۆ سەرهات؟ لە پاش زیاتر لە 3 ساڵ لەو خۆپیشاندانانە هێشتا شەقام تووڕێ و هێشتا ئازادی هەر بەرتەسکە و نانیش هەرکەمە، گیرفانەکانیش هەر بەتاڵن. بەڵام ئەو کارەکتەرانە کوان؟ ئێمەمانەوێ لە فلاشباکدا بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمە و ئەو کارەکتەرانە بدوێنین، بزانین ئایا ئێستا ئەوان لەکوێن و بۆ بێدەنگن. گەر بێدەنگیش نین چی دەڵێن؟ لەم بەرنمەیەدا میوانداری بەڕێز مامۆستا مەلاکامەران دەکەین کە بە مەلاکامەرانی سەراناسراوە و بەڕێوەبەری گشتی حەج و عەمرەی سلێمانیە. دەچمە لای میوانەکەم. مامۆستاگیان سڵاو لێبێت. سەرکەوتووی مامۆستاگیان. مامۆستا کە ئەمڕۆ هاتیتە ناو سەرات چیت بیرکەوتەوە؟ هەموو جارێ بسم الله الرحمن الرحیم والصلاة والسلام علی رسول الله. هەموو جارێ کار پرسیارم لێ دەکرێت دەڵێن سەرای ئازادی ئەو ڕۆژانە خەونێکی خۆش بوو، بەس واقعەتی زۆر تاڵ بوو. یعنی ئەگەر وەکو خەون ببینایە پێکەوە کۆبوونەوە و گرتبوونەوەی ئەو خەڵکە لێرەدا و دەبوو چاوەڕوانە ئەو دروشمانە کە دەوترانەوە ئەو ئەمەل و هیوانەی کە لە دڵی ئەو خەڵکەدا بوو کە گۆڕانکاریەک ڕوو دەرەنجامی ئەو گرتبوونەوانە، یعنی گومانمان وا بوو خەونێکی خۆشە، بەڵام بە واقع زۆر تاڵ بوو. یعنی هەموو ڕۆژێ ئەو ڕووبەڕووبوونەوانە هەموو ڕۆژێ بێموبالاتی دەسەڵاتمان دەبینی. یان ئێستا هەر جارێکە دێمەوە بە ئێرە هەستەکەم بە هەمان خەیاڵەوە دەڵێم ڕۆژێ لێرە خەونی سەیرمان دەبینی و لە واقعی تاڵیشتا. بڵێن ئاشتی، بڵێن عەدالەت، ئەمە مەطلەبی ئێمەیە. تۆ کە من دەبینی لێرەدا لە ڕۆژانی ئایندەشدا بە شێوازێکی بەرفراوانتر مامۆستایانی ئاینی وجودیان دەبێت، لەبەرەوەیە تۆ گوڵی بەدەستەوەی نەک لەبەرەوەیە فیشەکی بەدەستەوە. مامۆستا برایانی بەڕێز، جەنابی مامۆستا محەممەد نەسروڵڵا کە ڕۆژی جومعە لێرەدا وتاری دابوو، ئەو کەلیم و فەرمایشتە جوانانەی کە ئەو فەرموو بووی هەندێ جار هەندێ خەڵک بە نەزانی و هەندێ خەڵکیش بە مەبەستەوە تەئویل و تەفسیری خراپیان بۆ قسەکانی کردووە. مامۆستا دەڵێ ئەم شۆڕشە جیهادە، منیش دەڵێم جیهادە. مامۆستا ئەوەی ئێستا مامۆستایان دەیکەن جیهادە ئەوەش؟ بەڵێ بەڵێ بە هەمان پێوەڕ و هەمان قیاس ئەو کۆشە و هاوشێوەکانی هەتا ڕۆژی قیامەت دش بە هەموو ستەم و ناداد دەسەڵاتێکی ستەم و نادادی و دش بە هەموو گەندەڵ و فەسادیەک خەڵک بە تاک بەدەنگ بێ، خەڵک بە کۆمەڵ بەدەنگ بێن، پێی دەوترێت جیهاد لە ڕووی شەرعیەوە. واتە پێ بۆیان دەبێت بە عیبادەت ئەرکێکی ئاینی واجبێتی لە پێشینەیە کە ئەو هەڵوێست و ئەو قسە و ئەو گفتارانە و هەر هەڵوێستێکی تریش بە دوایدا بڕوا تا حەدی مردنیش پێی دەوترێت شەهید لە بەرامبەر هەموو فەسادێک و نادادێکەوە پێی لە ئەولەویاتی واجبی مسلمانانیشە و لە زۆر سنەتیش لە پێشتر لە زۆر لە واجبەکانی تریش لە پێشتر. واتە مامۆستاتوانم بڵێم ئێوە بۆ هاتبوون کە فریای خەڵک بکەون بۆ پشتیوانی خەڵک چینە بووە ئەو کات؟ بارەکەڵڵا منەوێ شتێک بڵم جارە یەکەم پەیامی ئێمە وەکو مامۆستایانی ئاینی بریتی بوو لەوەی خەڵک بڵێن کەەوە ئەم گردبوونەوەتان لە ڕووی شەرعیەوە بەشێکە لە واجباتی شەرعی و ئەخلاقی و نەتەوەی و ئینسانیتان باشە. ئێوە
مافی خۆتانە گرت بنەوە مافی خۆتانە ئەوانەی کە داوای دەکەن فعلەن مافی خۆتانە و لێتان زەوت کراوە هیچ تەحەفوزێکی تێدا نییە ئەم گردبوونەوانە لە ڕووی شەرعیەوە چکە ئەو کاتە بالموناسبە مەسەلەی بەهاری ئازادی بوو ڕاماڵینی کۆمەڵی دیکتاتۆری ناوچەکە بوو ئێمە ئەمان دەمانزانی بە شێوەیەک لە شێوەکان خاڵی هاوبەشمان هەیە لەگەڵ ئەواندا لە معاناتە لەگەڵ ئەو گەلای ناوچەکە ئامانجتان بەهێزکردنی تەوژمی و بەڵێ یەکێک لە ئامانجەکانمان ئەوە بوو کەوا مەسەلەی نەخێر نابۆ ستەم نابۆ بۆ بێدادی ئەوە لە سەر زمانی خەڵک بتەقێتەوە خەڵک جورئەت و جەراعەتی ئەوەی تێدا بێ کە لەسەر مافی خۆی بەدەنگ بێ خەڵک بڵێ ئەتوانم بڵێم زۆر زۆر چونکە ئەوە سەرەتایی ئەتوانم دەستپێکی دەستپێکردنی دەستپێکیکردنی ناڕەزایەتی و دەربڕینی ناڕەزایەتیەکان بوو ئەو نەخێرانی کە لە ناخە ساڵانێک بوو پەنگیان خواردبوویەوە باشە خەڵکی نیان دەتوانی بە ئازادانە بڵێن نەخێر بەڵکو بە شێوەیەک لە شێوەکان وەکو چۆن دەڵێ دەسەڵاتێکی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک بە ئێستاشەوە نیسبەتی ئەو دەست لە هەندێک شوێنی کوردستاندا ئەوە ماوەتەوە کە لەسەر هینە قورئانەیە کە فەرمێ فاستەخەفە قەومه فەئەطاعوه إنهم كانوا قوما فاسقين يعني کە با بڵێن دەسەڵات خەڵکی ژێردەسەکەی خۆی ترساند بوو بە شێوەیەک لە شێوەکان یعنی نەخێریان نەبوو باشە ئەو کاتە خەڵک چی نەبوو ئەزین چۆنە کاتین داواکاریەکان لەوە گەورەتر بوو کە ئێستاکە بە بەراورد لەگەڵ 2011دا زۆر شت نەماوە یعنی داواکاریەکان لە مەسەلەی موچە زیاتر بوو ڕۆنسە داخوازیەکانی ئەو کاتە لە داخوازیەکانی ئێستەی شەقام کە ئێستا شەقامان هەرهەیە و هێشتا هەر ناڕازیە گەورەتر بوون بەڕاستی کاک جەلال معاناتەکان ئێستا زۆر زیاترن لە معاناتی ئەو کاتە گردبوونەوەکانی ئەو کاتە وەک پێشبینیەک و بۆ ئەوەی کەوا ئێمە لە لێواری کارەسات داین خەڵکینە چونکە ئەو کاتاش ئەو داتایانەی لەسەر فەسادی مالی فەسادی ئیداری هەمویان لێرە ڕۆژانە عەرزەکرا ئەوەی کە ئێستا لە سایت و لە فەیسبوک و لە پێش پەکەوتنی پەرلەمان لەناو هۆڵی پەرلەماندا و ئەمجار بە جیاواز بە شکلاندا پەرلەمان لە بەرنامە و لقا جیاوازەکانە بە بەڵگەوەی خەنە ڕوو ئەو فەسادە یعنی لێرەدا دەخوێنرایەوە هەمووی و پێشبینی دەکرا ئەگەر ئێمە بێ و بەم گردبوونەوە جەماوەرە بێ یان بە هەر شێوازێکی تر بێ ڕێگە نەگرین لەو فەساد و بەربەڵایە دەمانگەێنێتە ئەو ڕۆژە کە ئێستا تێکەوتوین یعنی ئێمە هەستیاریمان بۆ مەوزوعەکە و بۆ ئایندەی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە و بۆ ئایندەی حتا تەنانەت دەسەڵدەستکردنی دەسەڵات ئێمە پێشبینیمان ئەکرد ئەو شێوازە عەقڵیەتەی کە لەوە پێش حکومڕانی پێکراوە هەر لە تەزویری ئینتیخاباتەکانەوە هەر لە کۆمەڵێ دروستکردنی کۆمەڵێ ناوی جیاواز و دیکەی تر بۆ هێشتنەوە و مانەوەی دەسەڵات بە شێوازێکی نایاسایی یعنی پێشبینیمان دەکرد کە ڕۆژێک دێ ئێمە دەگەین ئەم قەناعەتە ئێستا بڕۆن قسەکانی ئێمە بێنن هەر وەکو تەنەبوعات مەقتع چەندین مەقتعەیە کە ئێمە پێشبینیەکەی کە ڕۆژێک دێت ئەم هەرێمی کوردستانە ئەم واقعی کە ئێستا ئێمە تێداین تێدەکەوین بۆ چونکە پێمان وابوو ئەو شێوازە حکومڕانیە تەقلیدیە جۆرێک لە دیکتاتۆریە نادادیە فەساد بەو هەموو فەسادە مالیەوە هەتا ئەو کاتانە من بیرم دێ کە ژماری خانەنشینی نایاسایی و موچەی بندیوار و دوو موچە و سێ موچە و کێ بە وەزیر خانشیان کێ چەنێ بە مدیری عام خانشیکە و هێزی پێشمەرگە چەندێکن و چەندێکیان دەوام بکەن و هەموو ئەمانە ئەوترا ئەو پارە لەو کاتەدا ڕژا بوو یعنی پارەی ئێستا بوو دەبوو پێشبینی ئەوەمان بووە کە بوشمان ئێمە بە خەڵکیشمان ئاگادار کرد و ئەو کاتەش ئێمە فشارمان لەسەر پەرلەمان ئەوە بوو کەوا یعنی لە ڕێگەی ئەو پاکێجانەی کەوالداوی لە ڕێگەی ئۆلایەنە ئەو پۆستەرەکانە گەیانمانە دەسەڵات کە بەر بەم دیاردەی فەسادە ئابووریە و بەر بەم دیاردە فەسادە ئیداریە بگیرێت یعنی بە شێوازی تازە چونکە ئێمە دەکەوینە کوچۆنەڵی لێواری ماوەستا ئەو کاتە پێشنیارەکانتان کرد فشارەکانتان دروست کرد بەڵام دیارە دوجار هەر ئەو هەرێمی کوردستانە کەوتەنە ئەو با بڵێن ئەو گێژاوە ئابووری و سیاسی کە ئەو کاتەوە باستان کرد بۆ نمونە ناشتەوایی سیاسی کرا نە چاکسازی دارایی کرا نە چاکسازی ئیداری کرا نە هیچێک لەمانە نەکراوە چکۆ دوجار دەبینین ئێستا مەعانەتەکان وەک خۆت ئاماژەت پێکرد لەو کاتە زیاترە دوێنێ یان لە چەند ڕۆژی ڕابردوودا من کە لەناو خۆپیشاندەرانی ناو مامۆستایان نبووم
مامۆستایەک پرسیاری ئەوەی دەکرد کوان ئەوانی سەرای ئازادی و کوان ئەوانەی پێشتر لە شاشەکان دەرەکەوتن و قسەی گەورەیان دەکردن و ئەمڕۆ دیار نین. ینی بامەست پرسیارێکی سەراحەتت لێ بکەم مامۆستا، تۆ بۆ ئەمڕۆ ناچیتە ناو خۆپیشاندەرانەوە بۆ لای مامۆستایان بۆ ناچیتە ئەوێ بڵێ من هێشتا وەکو سەرا چکە زۆرتان دەتانوت لە سەرا ئێمە هەر بەردەوامین، ئێمە دێینەوە ئێرە کۆڵ نادەین تا و کاتەی بگەینە مافەڕەوەکاری و داوەڕەوەکانی خۆمان. ئێستا بۆ ناڕۆنەوە بەردەم مامۆستایان و پشتیوانیان بکەن. من کاک جەلال بە نیسبەتی ئەم خۆپیشاندانانی ئێستاوە بەڕاستی من لە حەج بووم کە وتیان 27 مانگ خۆپیشاندانی جەماهیری و تاعنی حساب بکە تەقینەوەی زۆر گەورە ڕووەدا. تەسەور بکە پەشیمان بووم ئەموو خۆزگا نەهاتمایە بۆ حەچوو کە ئەزانم ئەو فرسەتە ئەو هەلە لەوە چێ لە دەستم دەرچێ. بەڵام سەیرە بکەن ئەمە خۆپیشاندان نەبوو. 3 سەعات مامۆستایان هاتنە سەر جادو دوای 3 سەعات جادە شەقامیان چۆڵ کرد. مەکاک جەلال هەموو کەسەوانی کە ئێمە دەبینێت دەزانێت ئێمە یعنی نەچوینەتە پشتی با بڵێن دیوارێکەوە خەڵک نەمان بینی. ئێمە ئێستاش بە وجوه دیارەکانی معارەزەی دەسەڵاتە ناسێن لەگەڵ ئەوەیشا پۆستی کشمان هەیە، ینی پۆستێکی ئیداریمانەیە ئەوە کە پەرلەمانتارەوە، بەڵام ئەکوم بە بەردەوامی ئێمە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە و لە ڕێگەی گوتارەکانی جومعەمانەوە من حەزەکەم وتاری مەقتەعی وتاری جومعە ئەمڕۆ مەسەلە عەرزکە بۆم بستم لێرەوەیە بۆ ئەوەی بزانن کە ئەو مامۆسایانە بزانن ئێمە زۆر تەوەقعی لەوە زیاترگەوە ئێمە خۆمانمان ئامادەش کردووە و ئامادەشین هەموو دەقەیەک ئەوان گەورەتر دەستی بدەنێ، چکە ئێمە پێمان وا بوو مامۆستایانی ئاینی شتێکی زۆر گەورەتریان لە بەرنا مامۆسایانی قوتابخانەکان شتێکی زۆر گەورەتریان یانەتانەوێ و عەلەمەی کە هەمیشە لە شۆڕشەکان مامۆستایانی ئاینی بەرزیان کردوێتەوە ئێوە بیدەنەوە دەستی مامۆستایانی پەروەردە؟ مامۆستا من یەکشتە هەرێکی ڕۆڵی خۆی دەبینێ. مامۆستایانی ئاینی کاتی خۆی خۆپیشاندانیان دروست نەکرد. مامۆستایانی ئاینی دوای خۆپیشاندانەکان هاتن و پێویستی و جەماوەر بوون بە پێگە گرنگە ئاینیەکەیان پێویستی جەماوەرن هیچ کۆگرتبوونەوەیەک نییە ئیستیغنا بتوانێت ئیستیغنا لە مامۆستای ئاینی بکە، بەڵام ئەمێنێتەوە سەرەوەی ئەو گردبوونەوەیەک بێکەوە یعنی ئەوە بێ ئێستا کە من داوای دەکەم من قەناعەتم وایە مامۆستای قوتابخانە دەبێ بێتە سەر ئەو شەقامە بێ خێمە هەڵدا بێ شەو ڕۆژ لەوێ باشە من زۆر تەبیعیە خۆی من بینمان زۆر دوور نییە بەیانی ئەوان گردبوونەوەکە مامۆستای ئاینیشمان ڕۆیشتۆ پێشوە جنای مامۆستا ورامان من لە حەج بووم مامۆستا ورامان و کۆمەڵ لە ئەندا پەرلەمانەکان چوون بەشداریان کرد باش کۆمەڵ مامۆستا ئاینی تریشی تێ بوو باشە هیچ تەحەفوزێکمان نییە و هیچ ترسێکیشمان نییە بگرە ئێستا ئەگەر مەسەلەن بێتە سەر مەسەلەی ترس و کۆمەڵێشتوانە یعنی ئەو کاتە بەرژەوەندیمان زیاتر بوو لە ئێستا ئەو کاتە ڕەنگە ترسیشمان زیاتر بوو بێ لە ئێستا ئەگەر بێتە مەسەلەی ترس کاتە لە سەرا ینی طبعاً مامۆستاکەمەرانی سەرا ناسراوی دەستگیر کرای لەوە زیاتر ئێستا بۆن من دەستگیریت بکەن ئەگەر خۆپیشاندەر یا مامۆستایان ئێستا لەسەر شەقامەکان بۆ ماوەی 2 سەعات پێویستیان بە دوانی وەکو مامۆستاکەمەرانی سەرا بێ وەکو تۆ وەکوانەی ترکە لەسەر منەسەکەی سەراوە ینی دروشمی زۆر گەوریان بەرزەکرد دەیانوت ئێرە چۆڵ ناکەین هێشتا ئەو خەڵکە مامۆستا ئێستش لەو کاتە خراپتر ئەگەر ئەو کاتە منەسەیەک لێرە دانرا بێ بۆ هوشیاری خەڵک ئێستا خەڵک وشیار بۆتەوە بەڵام گیرفانی بەتاڵە ئەگەر ئەو کاتە بۆ ئازادی هاتبێ ئێستا ئازادیەکەی زۆر جار لە هەندێک ڕۆ لەو کاتە زیاتر بەردەستکە ئیتر بۆ ناتانەوێت ئێستا بەڕاستی بێن و تێکەڵی خەڵکە بە تۆ شێوازی بەشداریکردن لە لای تۆ چی دەگەێنێ ئێستا ئەم خەڵکی ئەم دەڤەرە نەکە هەموو خەڵکی هەرێمی کوردستان ناڕازیە بە شێوەیەک لە شێوەکان دەنگ هەڵە بڕێ هەندێکی لەسەر جادە هەندێکی لە مەوقع و شوێن و جێگەی تایبەتی خۆیەوە من وەکو مامۆستا کامەران سەر شەقام و سەر جادە و مینبەرەکەم و ماڵپەڕەکەشم سایتە تایبەتەکەی خۆشم بە بەردەوامی دەنگێکی ئۆپۆسیۆن و دەنگێکی ناڕاست بڕات وایە بەرپرسانی وڵاتە جێ لە وتارەکانی مزگەوتەگرن من یەکشتم بۆ گرنگە ئەوەی یەکەم بە دەرجە یەکەم بۆم گرنگە خەڵک نەڵێ مامۆستایانی ئاینی بێدەنگن خەڵکە ناڕازیەکە باشە ئەزانم دەسەڵات نەگوێ لە منەگرێن لە مامۆسای قوتابخانەگرێ مامۆسا بایکۆتی دەرگای قوتابخانەکانیشی داخستووە دەسەڵات باکی پێی نییە چ جای مامۆسایەکی ئاینی کە مەسەلەن لە مینبەرێکەوە قسە بکە بەڵام ئەوەی کەوا چاوەڕوان دەکرێت لە ناڕەزایەتی ئێمە و دەنجامی ئەو معاناتی کە هەمانە زۆر لەوە زیاتر کە لەسەر شەقامە بینرێ هەر بە نمونە شتێکت پێ بڵم باشە من بە یەکێک لە بەرپرسە باڵاکانی ئەم هەرێمی کوردستانە وتم خەڵک زۆر ناڕازی و لە تۆ لە ئێوەش زۆر بەگلەی و ناڕازی وتم سەیری معاناتی خەڵکە وتی مامۆستا چەند هزار مامۆستا هەیە 120,000 زیاتر مامۆستا هەیە سلێمانی 6,000 مامۆسای تێدایە وتی مامۆستا چەندێکیان لەسەر جادەن ئێستا من کاک مامۆستا جەلال بە تۆ دەڵێم ئەم خۆپیشاندانە کە ئێستاکە با بڵێن بۆ بە خۆپیشاندان بەڵێ مامۆسایانی قوتابخانەکان تێیدا بوونەتە قوتب باشە
با بڵین پێشڕەوی داری خۆ پیشاندانەکان بارەکەڵڵا وەرە بزانە هەر مامۆسایانی قوتابخانەکان خۆیان چەند هەزار کەس هاتوو ئامادە بەڵام خۆ لە سەراژ مامۆستا چەند هەزار کەس لێرە بوو چەندی پێ ناڕازی بوو ئێوە هەر بەشداریتانە بەڵێ ئێمە ئێستاشی پێوە بێ هەر بەشدارین و بەشداریشمان کردووە ئەگەر تۆ باسی خودی شخصی خۆم دەکەی وەڵاهی تا ئێستا و ڕۆژەدان بەلای تربێدا ڕام مەزوعی مامۆسا کۆ بوونەتەوە دروشم دەڵێنم بە قورعان ئەوەنە کەم بوونتم باشە هەر مامۆسایانی ئەم شارە خۆیان بێن ئەگەر مەسەلا یا ئەم مامۆساکەمەی کە لێرەیە بەجددی خێمە هەڵبدا وەڵاو بیلای بەیانی یەکەم کەسێکم ئامادەم بەتانیە دێرم لە ماڵەوە پشتێک دێنم لە ماڵ و لەسەر ئەو جادە ناڕۆمەوە حتا وەکو گرتن زۆر بەخوات زۆ لێ بێ باکەم و پێشتریش ئەزمونمان کردو و لێشی نەترساوین و دەسەڵاتیش باشێکەمە ناسێن بەخوا نە لە مردن نەترسین نە لە گرتن نەترسین نە لە نانبڕی نەترسین لە هیچ ئیشیان ناترسین بەڵام دێتە سەر ئەوەی کەەوە ئایا ئەوان بۆ خۆیان مامۆسایان چەندە جددین لە مەوزوعەکەدا باشە و ئەمن پێشم وایە ئێمەش و ئەوانیش تەقدیری وەزعی ئەوانیش ئەەکەم و تەقدیری هەموو کەسێکی ناڕازی و مەزلومیش دەکەم بار و دۆخی ئەمنی هەرێمی کوردستان مساعید نییە بۆ هەندێک تەسەڕفات و هەندێک ئەوەی کە کاتی خۆی مەسەلەن بۆ من دەمان کرد لەسەر ئەمە بێتە بیان و ئێستا کە ناتان هەڵوێستێکی گەورەترتانە بێ و مامۆسایانی بڵێ ئەزانین چیە کاک جەلال بیانوەکە چییە؟ بیانوەکە ئەوەیە کە دەسەڵات مەسەلەن ئەتوانێت بە خراپ ئیشی لەسەر بکە بڵێ ئەمانە بە شێوک لە شێوەکان شەحەتاتە ئەو حەدەی بڵێ ئەمانە شانە نووسوەکانی داعشن لەناو خەڵکە بەدڵنیایە بەڵام مامۆستا ڕۆژانە خۆ ئەم ناڕزاییە تەنها بەرەوشی مامۆسای نەگرتووە ئەم نەعەدالەتیە و ئەم بێموچەیە و ئەم گیرفان بەتاڵیە تەنها مامۆسای پەروەردەی نەگرتووەتەوە ئەگەر لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانیە بۆ نمونە ڕۆژانە 500 یا هەفتانە لەو گردبوونەیە کە ئەکرێت 500 تا 1000 مامۆستا بەشدار بێت جاری وایە بە تەنها یەک مامۆسای ئاینی دێ زۆر جاریش ئەوەندەی کە من بەشدار بووم مامۆسای ئاینیشی تیا نەبووە یعنی چی تایە ئێوە وەکو جەنابەت مامۆستا هەورەمان گەچێنەی هەندێک مامۆستا هەن کە لە سەرای سلێمانی مامۆستا محەممەد نەسڕوڵڵا بەناوبانگن چی تایە ڕۆژێک بۆ دڵدانەوەی ئەمانە بڕونچکەوان داواکەن بەسەراحەتەن پێ بڵێ مامۆستا تا ئێستاکە هەرچەند من هیچ کەسێک بەڕسمی پێی نەوتوم مامۆستا کامەران حەزەکەین سبەی نەگرتبوونەوەمانەیە وەرە بەشداری بکە لەگەڵمانە هیچ تحفظێکیشم نییە یعنی ئەوە خەڵک ئەوە لێرەوە ئیگەم سوێن بەخوای پەروەردگار هیچ تحفظێکم لە هیچ شتێک نییە هیچ شتێکم نییە بترسم لە دەستی بدەم کە بچماویە ئەبەت بەڵام ڕەنگە دۆخت وەکوان خراپ نەبوو بەرەوەڵڵا هەر 400,000 مەعاشەکەمە دوو خێزانیشم هەیە بەس تەنها لێرەدا یەکشت هەیە ئێمەش ئەو مامۆسایانەش دەزانین کە و ئەمە گلەیی منی شوهینی ئەوانیشە و داواکاری منی شەوهینی ئەوانی شەوهین و هەموو جەمیع خەڵکی ناڕازیە ئێوە ئەم قسەیە ئەبێ بکرێت لەگەڵ ئەو هێزانەی کەوا کاتی خۆی ئۆپۆسیۆن بوون لێرە بۆچی بەڕەسمی نایە ناو خۆ پیشاندانەکانەوە خەڵکی چاوەڕای ئەوانی خەڵکی نوێنەری یەکێکی لە لایەنە ئۆپۆسیۆنەکانی پێشوو فترەیەک کۆمەڵ ئیسلامی بووی دوای هاتیتە سەرا بووی تا بزوتنەوەی گۆڕان ئێستا جەنابەت نوێنەری بزوتنەوەی گۆڕانی چونکە پۆستێکی شت دیارە وەرگرتووە لە حکوومەتە بەڕەسمی بزوتنەوەی گۆڕانیت وەکو بزوتنەوەی گۆڕان بۆ نایەنە ناو مامۆستایەکی ئاینی سربەخۆم حەزەکەم بزانی وەسیڤەکەیشم وەکو مامۆسای ئاینی سربەخۆ تەسنیم بەڵێ وایە چونکە ئەوان مەرجیان لەسەر من ئەوە نەبووە کە گۆڕان بی پێم خۆش پرسیارەکەت کرد بە مەرجی گۆڕان بوون ئەم پۆستە ئەدەین بە تۆ نەخێر ئەوان بە مەرجی ئەوەی کەەوە تۆ کەسێکی خزمەت بکەیت و ئیش بکەیت وەکو مامۆسایەکی ئاینی هەر منیش نەبوو بە سەدان کەسێتی سیڤیان تەسنیم کردووە وەکو خەڵکی سربەخۆ بەرحاڵ بۆ ئاگاداری تەوانە چکە بە مەرج نەگیراوە لەسەر ئەوەی من لە مقابلی پۆستا گۆڕان بم حەزەکەم شتە مامۆسای ئاینی کەسی سربەخۆ جیازازە لەگەڵ لایەنگریان من لایەنگریم لە بزنەوەی گۆڕان کردووە لێشی دەکەم تا ئەم لە حەزەیەکە تێیدا بەڵامەکوم ئەوەی کەوا ئەندامێکی حیزبی بووم و ئەوەی کەوا کەسایەتێکی حیزبی دیاری ئەو حیزبێ بم نەخێر من مامۆسایەکی ئاینی سربەخۆم و هەموو جارێکیش ئەم قسەم بەسەراحەتەن و بەڕاشکایی بۆ من کەسێک کردووە بۆ لایەنگریش معنای ئەندامبوون نیە لەوە ئەچێ لەم دۆخەدا من لایەنگری بزوتنەوەی گۆڕانم لەوە چێ دۆخێکوا بێتە پێشەوە نە دینم نە ئەخلاقم ڕێگەم نەدا کە لایەنگری لە بزوتنەوەی گۆڕان زۆر باشە من دێمەوە بۆ سەرا مامۆستا لە چی سەرا پەشیمانی قسەیەکت کرد بێ شتێکت وت بێ ڕۆژێک هاتی بوو پەشیمان بووبی دەستگیر کرابی و ڕەنگە لە سجن یا دوایی هەندێک پەشیمان بوونەوە هەبوو بێ لە چی سەرا پەشیمانیت من ئێستاش لە بری
مامۆستا و مەلا و لە بری هەر ناوێکی عیلمی و ئیداری و هەرچیەکە بێ گەورەترین شانازیم ئەوەیە کە بە مەلا کامەرانی سەرای ئازادی ناسراوە. نازانم ڕۆژێ لەحزەیەک نایەتە خەیاڵم لەحزەیەک هاتنم بۆ سەرا قسەیەکە کرد بێتم لەسەرا کە مەسەلەن بۆ نمونە زیندان کراوم ئەو کاتێک کە ئەشکەنجە دراوم. ئەشکەنجە درای؟ بەڵێ. بەچی ئەشکەنجە دەکەن ئەگەر ئەو کاتە بە سەراحەت نەخست بێتە ڕووی ئێستاتوانی بۆ چۆن کاتی خۆی من بڵاوم کردەوە خۆ لە سایتی بەیان کاتی خۆی بە سلسیلە ئەویان بڵاو کردەوە لێدانی من با بڵین بە قامچی و کارەبا وت و ئەم شتانێک کە ئاڵێن وا هەیە من ئەوانە نەبوو بەڵامی تر هەموو شێوازەکانی تری تێدا بەکار هاتووەکو دەست و قاچوانە. باش ماوەسا جەنابەت ئێستا پۆستی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی سلێمانی بەڕێوەبەری حەج و عومرەی سلێمانی چکا و پۆستە بەڕێوەبەری گشتی نییە. زۆر باشە بەڕێوەبەری حەج و عومرەی سلێمانی. هەندێک پرسیارەیە منەمێ بچمە شوێنی دایرەکەت لەوێ پرسیارانت لێ بکەم شوێنی دەوامەکەت بەڵام پەشیمانیت لەوەی کەەوە پۆستەشت وەرگرتووە؟ نەخێر چونکە خزمەتی باشم تێدا کردووە و شاهیدیشم زۆرە ئەلحەمدولیلا خزمەتی باشم تێدا کردووە توانم بیش لەم سواسی خوای پەروەردگارەکەم تەحەدث بە نیعمەتی خوا ئەکەم بە ئیعتیرافی ڕەفیقە ئیداریەکانم کە پۆستە ئیداریەکانیان بەدەستوانی کە نزیکین پێکەوە ئیشمان نەوعەما پێکەوەیە دەڵێن وەکو مامۆستای ئاینی ڕەنگە ئەوان تەوەقوعیانەوە بە مامۆستای ئاین لە کاری ئیداریە موفق نەبن بەڵام سواز بۆ خوای پەروەردگار بە ئیعترافی هەمویان کە من کەسێکی زۆر موفقم لە کارە ئیداریەکەما و من کارمەندێکم پێشتر ئیمام و خەتیب بووم ئێستا خۆی هیچ ئیمتیازاتێکیشم نییە هەر موچەکەم 400,000 ئێستاکە کاتێکش کە موچەش کەم نەکرابوویەوە من 850,000 وەرەگرت لە ئیمام و خەتیبیەکەدا دوایی کە بووم بە بەڕێوەبەری حەج و عەمرە بوو بە 830,000 یعنی دقیقاً 20,000 کەمی کرد مەبەستم وی یعنی هیچ ئیمتیازاتێکی نییە پۆستەکە نە خانووی هەیە نە عەرزەی هەیە نە ئەوەی بڵێن کاکە تۆ ئەتوانی خەڵک بی بۆ حەج مەسەلەن زۆربەی پرسیارەکانە بمە ناو دامودەستگاکەت بەس ئاخر پرسیارە لێکم زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە وتت کاتە بینیمان خوێن ڕژاوە لە خۆپشاندانەکان ئێمە هاتینە سەرا لە دوای کۆتایی هاتنی سەرایە باشترە بڵێم دوای وەرگرتنی ئەو پۆستە چەند جار سەرداری کەسوکاری شەیدانت کردووە؟ من زۆر سەردانم کردووە الحەمدولیلا ڕسمەکانم شاهیدن مام زاهیر و بکاک باوکی شەید شێرزاد و هەردی و ڕستەوە لە مناسبەتەکانە بەشداریم کە لە مناسبەتەکانی حەڤەی شوبات و وەکو چۆن دەڵێین ئەو یادانی شەیدەکان سەرگۆڕی شەیدەکان و بەس ئەوەی تەسەورەکەم ساڵی پارە لە هەندێکیانە غیابم هەبووە ئەینا ما باقی لە هەموویانە وەکو کەسوکاری شەیدانەوە خۆیان ئەزان کە زۆر تێکەڵیشم لەگەڵیانە الحەمدولیلا و ڕەنگە بەهۆی چەندێ سەرقاڵیش بوو بێتم بەڵام بای ئەوە هەر الحەمدولیلا پەیوەندی و سەردان و مەحەز ئەگەر مناسەیەکی تردا بنرێتەوە ڕەنگەم جارە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانیا بێت بەژارە بیتەوە؟ باڵێ لە هەموو شوێنێکی ئەم هەرێمی کوردستانەدا لە هەر شوێنێکدا پێویستیان بە من ببێ و بزانم بۆشاییەک هەیە لەو بۆشاییەدا شوێنی منە و خیتابێک هەیە کە خیتاب و با بڵین پەیامی ئەوەی منە باشە ئەرکی ئاینی و ئەخلاقی و نیشتمانی منە یەک لەحزە لێی غایب نابم لێرەشەوە داوا لە هەموو مامۆسایانی قوتابخانە بە ڕێزەکانەکەم ئەو مامۆسا بەڕێزانە من بۆ خۆم لە پۆستەکانمە پێم وتووە من نامێ مامۆسای ترسنۆک مناڵم پەروەردەکە با مناڵەکەی من ئەمساڵ خوێندنی بفەوتێ بەڵام مناڵێکی قارەمان و ئازاد دەرچێ بۆی نەوەکانی دوای ڕۆژمان هیچ شێوازێک ستەم و زوڵم قبول نەکەن لە پێناوی شەهادە و موچە و پارەدا من زۆر سوپاسیانەکەم هەمویان کە لە سەر شەقامان وازانم بۆ من و بۆ مناڵی من لە ئەو چەند خولەکەی بەرنامەکەمەوە منەوێت لە ناو دەستگە و دام و ئەو شوێنەی کە داوامی تیارەکەی لەوێ کۆتایی پێبیانم بۆیە بینەرانی عزیز ناوبڕێکی کوردوەرەگرین لەگەڵ مامۆستا کامەرانە دەچینە بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی سلێمانی و بزانین ئیشکاری مامۆستا کامەران لێ چۆنە لەگەڵمان بەردەوام بن. ئازادی ڕادەربڕین ئەوە حەقێکی خۆمانە
لە هیچ یاسایەکی ئاسمان و زەویشدا لە ئینسان مەمنوع ناکرێت. سپاس کە لەگەڵم بوون. ئێستا گەشتومەتە شوێنی کاری مامۆستا کامەرانی سەرا. مامۆستایان سپاس بۆ دەرفەتە دووبارە. ئەمەوێت لێەوە دەست پێ بکەمەوە ئەو ڕۆژانەی کە دەڕۆشتی بۆ سەرای ئازادی لەم کاتانەیە کە ئێستا نزیک بە نیوەڕۆیە سەرقاڵی خۆ ئامادەکردن ئەبووی لەوەی کە ئەمڕۆ چیتە سەرا چی بڵێ چی بکەی بەشداری بکەی یانە؟ بەڵێ وەڵاهی من بە بەردەوامی ئەو کاتانەی کەوا ئەچوون بۆ سەرا لەبەرەوەی کە ئەمزانی بەرچاوم بە بەردەوامی داوایان ئەکرد کە بچم هەرچەند من زۆر کەم ئەچووم. سعدی شیرازی قسێکی زۆر جوانەڵێ وەکو خۆری زستان وابە یان بە ئیشتیاقی دەرکەوتن بکەن. من هیچ ڕۆژێک نەچوومەتە سەرا وتارم نەبوو بێ، هیچ ڕۆژێکیش نەچووم یەکسەر ئیلا مەناسەکە چۆڵ کراوە. تەنانەت جارێکیان بیرم دەیەکێک لە شاعیرە ناودارەکان کە ئێستا نەماوە لەسەر مەناسەکە بوو کە چوومە ناو سەرای ئازادی هەر لەگەڵ دەرکەوتم لە جادی سابوونکەرانەوە بە شێوازێک هوتاف و ئەوانە کێشرا و پێشوازی و بەخێرهێنانیان کرد. ئەو کەسە لەسەر مەناسەکە دابەزی قەتعی هەموو شیعر خوێندنەوە شتەکانی کرد و چکە تقریباً جەوەکەی لێ تێک چوو. دوایەوە هاتن منیاوتیان مامۆستا ئەگەر ڕخسەت بفەرمێن با فڵانە کەس شیعرەکانی تەواوکە. وتم جابرا وەڵڵا ئێوە بفەرمون من هەر یەک کەلیمە قسەش ناکەم خۆ من هەر هاتم سەردانێکم کردوون. وتم با حتا بە ئارەزوی خۆی ئەو هەر کەسێکی قسەیەکا بیکە. جارە بەرەوە ئەمزانی کە پێشوەخت ئینتیزارم مەکەن و بە سەدان تەلەفۆنم بۆ ئەهات کە مامۆستا بە قوربان سەرمان لێ بدە مامۆستا خەڵک دڵی پێت ئەکرێتەوە و ئەوانە. ئیتر کە ئەهاتم متابعی ئیخباری ئەو چەند ڕۆژەم ئەکرد. یعنی ئێستا واقعی هەرێمی کوردستان لە چ دۆخێکدا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە ئەوە چۆنم بۆیە وتارەکانم لە زیهنی خۆما کە دام ئەنا هاوسەنگ شتی هاوسەنگم بۆ ئەو واقعی ئەو کاتانەی خۆت حەزرە کرد بۆ ئەسلەکەی. بەڵێ ئیتر ڕؤوس ئەقلامم ئەنووسی ئەموو ئەمڕۆ چی پێویستە یەکسەر قەڵەم و کاغەزم دەرێنا ڕؤوس ئەقلامم ئەنووسی کە ئەوەیە لە متابعی ئیخبارەکانەوە سەیری دەسەڵاتمە کرد. ئەگەر دەسەڵات مەسەن لەم فاوەزاتا بوایە تەشجیعمەکرد لێ بێباکیە بوایە هەڕەشەم ئەکرد توندم ئەکردەوە. ئەگەر مەسەلەن بمزانایە خەڵک لە زیادە ڕۆیدایە وتارەکانم نەرم ئەکردەوە. خەڵک لە غول و لە زیادە ڕۆی و لە سەرکێشی و ئەوەی تراوە پەلاماری پۆلیس و شۆرتەیانەدا و پەلاماری بارەگایانەدا و مەسەلەن شتێکی لەو شێوازم هەست پێم کردایە وتارەکانم نەرم ئەکردەوە. بۆیە هەر بۆ معلوماتی شت ئاخر ڕۆژ کە محکەمە کرام کە بە مادەی 2 تیرۆر اتهام کرابووم کە چووم 3 حاکم لە محکەمەی سلێمانی ئاخر وەکو چۆنەڵی دادگاییم بوو هەرچێکیانتیان ئێمە دوای ئەوەی بۆمان تەدقیقمان کرد لە ئەوڵ تا ئەخیر گوێمان لە وتارەکانی تۆ گرت بۆمان کەوتووە هیچ شتێکت نەوتووە کە هینی ئەم ئۆکچۆڵێ ئەوە بێ کە تۆ بەم مادەیە شانی ئەو بێ کە تۆ بەم مادەیە ئیتیهام کردی. مامۆستا لە وتارەکان تا ئەوەی کە لە سەراتدا یعنی زۆر بە زەقی باز لە شێوازی حکومڕانی کێتی و پارتیەکەی لەو ساڵانی ڕابردوو وە زۆر بە گەندەڵ بەستەمکار بەمانە وەسفیان دەکەی وە بڕاتەن وایە ئەم گەندەڵی وستەمکاریە سەرتاپای ئەم حکوومەتەی گرتوێتەوە. ئەو کاتەوە هاتە سەرتاپا لە بەڕێوەبەرێکەوە بیگرە هەتا بەرپرسە باڵەکان. ئێستا جەنابەت بوویتە بەڕێوەبەری حەج و عومرەی سلێمانی. پرسیارێکی زۆر سادەم هەیە بە بڕوای خۆت ئێستا جیاوازی تۆ لەگەڵ بەڕێوەبەری ئەو کاتی کە تۆ بڕواتەوە بۆ ئەم حکوومەتە سەرتاپای گەندەڵیە جیاوازیەکی ئەو تۆ بەدی دەکرێت؟ بەڵێ بەس بۆی بۆت ڕاستکەمەوە من
قەت ئەو تەعمیم و گشتاندنە لە وتارمان نەبووە، چونکە وتارەکانی من لە پاشخانە ئاینەکەمەوە سەرچاوە دەگرێ. یعنی ئەو تەعمیمە لە ڕووی شەرعیەوە دروست نییە. من ئەگەر بگەڕێنەوە بۆ وتارەکان ئەسڵ یعنی من باسی دەسەڵاتم کردو، باسی فەسادی ئیداریم کردو، باسی فەساد یعنی ورد نەبوومەتەوە، چونکە ئەو کاتە نە بەڕێوەبەر بووم نە وردەکاری ناو بەڕێوەبەرایەتیەکانم ئەزانی. و لە هەموو شوێنە و فەرمانگەیەکیشدا خەڵکی دڵسۆز و خەڵکی کارامە و پاک و لێ هاتوو هەیە. هەموو فەرمانگەکانیش وەکو یەک گەندەڵنی. لەبەر ئەوە بەڵام کێشەکە ئێمە ئەوەیە سەرچاوەکە کە لێڵ بوو ئیتر ئەو لێڵی ئەچێ بەناو هەموو فەرع و فروع و جۆگەلەکانی و جومگەکانی دەسەڵاتە هەموو بە لێڵی ئەبینرێت. ئەگەر نا لە بنەمادا هەر لە قوتابخانەکانەوە هەر لە فەرمانگەکانی تری حکوومەتەوە مدیر و بەڕێوەبەری زۆر دڵسۆزە بۆ زۆر پاکە بۆ زۆر کارامە هەبووە. بەڵام لەبەر پیسیەکە لەبەر زۆری پیسیەکە ڕۆڵی ئەوان نەنرخێنراوە یان دیار نەبووە. لەبەرەوە ئێستاش من هەر هەمان چۆنەڵێ وجهە نەزەرم هەیە ئایندەش بەڕێوەبەر بم یان هەرچێکی تر بم قەت ئەو با بڵێن حەقە بە خۆم نادەم، چونکە لە ڕۆ شەرعەکە وەکو پێم وتی خیتابی ئێمە ڕنگدانەوەی باگراوەندە فکری و ئاینیەکەمانە کە لە دینەکەمانە ئەو تەعمیمکردنە حرام بێ یان ناشەرعی بێ بە هیچ شێوازێک ئینشاءڵڵا ئێمە مەسی ئەو حرامە ناکەین، ئەو سنوورە ناشکێنین و جۆرێکشە لە بێئینسافی. مامۆستا ڕەنگە قورس بێ ئێستا ئەم پرسیارە لە جەنابەت بکەم جیاوازی خۆت و بەڕێوەبەری پێش و هەڵسەنگێنم، بەڵام با پرسیارەکەم بگۆڕم بۆ ئاڕاستەیی لە ینی دەرفەدا هاتووەتە پێشەوە لە بەردەم تا لەسەر ئەم کورسیە تۆ گەندەڵیەک کە یا بە شێوازێک لە شێوازەکان ئەم کورسیە قۆڕ بکەی لە بەرژەوەندی شەخسی خۆت یان حزبەکەت یا ئەو لاینەی کە وەلایەکت هەیە بۆی بەڵام نەتکردووە؟ بەڵێ وەڵاهی من سۆسی خوای پەروەردگارەکەم کە هەتا ئێستاکە ئەگەر دەرفەتیش بوو بێ خۆم لێ تێنەگەیاندووە. یعنی مەسەلەن بۆ نمونە ئەگەر شتێک شێوازێکی لەو شێوازەش بوو بێ لێرەدا مەرج نییە دەرفەتەکە ئەوە بێ کە تۆ ئیشێکی گەندەڵی بکەیت لە بەرامبەر پارەیەکدا. جاری وا هەیە لە هەندێک شوێنەوە ئیستیغلالکردن هەیە. بۆ نمونە ئێمە نزیکەی هەفتا کۆمپانیای حەج و عەمرەمان هەیە. پێشی من ئەم هەفتا لەژێر کۆنتڕۆڵی هەندێک مۆزەف و کارمەندا بوون لێرە بە ئارەزوی خۆیان ڕاوڕوتیان لێ کردوون، هەڕەشیان لێ کردوون با بڵێ ینی چۆن ڕوونتر بە ڕوونتر بڵێم بە شێوەیەک لە شێوەکان پۆستەکەیان بەرپرسیارەتەکان ئیستیغلال کردووە، داوەتیان پێکردوون، پارەیان لێ سەندوون، مەسەلەن باجیان وەرگرتووە باجنا بەکو باجنا وەکو ئەوەی کە مەسەلەن من ئەم ئیشە بۆ تۆکەم. بۆ نمونە لە کاتی قورعەدا کە متعاهیدێک داخل بە قورعە ئەبێ جاری وا هەبووە کەس هەبووە لە مۆزەفەکان کاتی خۆی لێرە وتوێتی ئەوە من تۆم دەرچاندووە لە کاتێکا وایژ نەبۆ خۆی دەرچووە توێتی لە مقابلە ئەوەم دەوێ. یعنی لەو شێوازانە لەو تەسەڕفاتانە زۆر بووە یان بە شێوەیەکی تر غێر مباشیر با بڵین داوای شتی کردووە لە بەرامبەرەوەدا کە مژدێکی پێدا و توێتی دەرچوویت یان توێتی دەرت دەچێنم یان ئالەو شێوازانە زۆر بووە هەر لە متعاهیدەکان با بڵین ئیستیغلال یان کردوون یان بە شێوەیەک لە شێوەکان هەڕەشەیەکی ئەوەیان لێ کردوون کە ئەگەر من بمەوێ ئەمساڵ نایەڵم تۆ دەرچیت. لێرە ئەو کارمەندە با بڵین بۆ نمونە و خەڵکانە بەو شێوازەیان کردو ئەمە کارمەندمانە بۆ بە زۆر تەلەفۆنی کردو ئەبێت داوەتی قورسم بۆ بکەیت. بەڵام من تۆ هاتی چیت کرد؟ من هاتم ئەم دیاردانم هیچ شتێک نەهێشت و بە هەموو متعاهیدەکانم وتوتم گوێگرن ئەو من لێرە بەرپرسم ئیتر نەپێویستەکە داوت بۆ کەس بکەن، نەپێویستەکە پارە بە کەس بدەن، نەپێویستەکە کەس ناتوانێت ڕەشەتان لێ بکە. ئیتر ئەوە سە خەڵکیشم سزا داوە لەسەر ساڵی پار نەمێشتووە خەڵک بچێ بۆ هین لەسەر کۆمەڵێک گەندەڵی و لەسەر کۆمەڵێک تەسەڕفاتی ناشرین کە لێرە پێم وت لە بەردەم لیژنەکەداوتم حەز ناکەم شتەکانی باز بکەم بەس بەبێ دەنگ بڕۆنە دەرو تۆ داخلی قورعان هابی خۆی ئەیزانی چی ئەزانم. لەبەرەوە
تەقیمی من چ لەگەڵ مۆزەف و کارمەندەکانمە ئەوە ئیشەڵا لە دەرفەتا بۆ خۆت پرسیاریان لێ بکە و لەگەڵ متعاهیدەکانە شتی حیزبایەتی نەبووە، سیاست نەبووە، دینداری نەبووە، کابرا مامەکان ئەگەر مەلاش بوو بێ کە گەندەڵ بوو بێ کە زانی بێتم کەسێکی خراپە تعسوبی مەلایەتی نەیگرتوم ئەگەر لەو حیزبە بێ کە من منتەمیم بۆی لەو با بڵێن قەوم و عەشیرەت و ئەوە هیچ شتێ نەیخواردووە لەلای من. مامۆستا جەنابەت لێرە بەڕێوەبەرێکی واتە ئێستا تۆ پیاوی بۆ نمونە حکوومەتیت، بەڵام زۆر جار شێوازی وتە و قسە و لێدوانەکانت زۆر جار ڕەنگە بەدڵی حکوومەت نەبێت. لەسەر ئەمە ئەرقەلەت بۆ دروست ئەکرێ لەسەر ئیشەکەت ئەمە لە ڕوویەک و لە ڕوویەکی ترەوە خۆت ئاماژەت پێکرد ئەوانەی کە دەستی قۆڕکاری پۆستەکانت بڕیون لەناو دەستگاکەی خۆتە دژایەتی تەکەن. ئەمانە هیچ کاریگەریان کردوتە سەر ڕەوتی شێوازی ئیشکردنت لێرە و هێشتا دژایەتیەکانت بەردەوامن ئەرقەلیان چۆن بۆ دروست کردووی؟ بەڵێ گومانی تێدا نیە من بە مباشر ڕاستە و خۆ خێر مباشیر پێم وتراوە تۆ یا پۆستەکەت هەڵبژێرە یان مواقیفەکانت. من بە سەراحەتەن پێش ئەوەی سەفەری حەج بکەم بە بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەت کاک دکتۆر دیارەم وت کە پێکەوە دانیشتە بووین ئەو بە سەراحەتەن ئەوەی وت و وتی کە تۆ ئەبێت یا بەڕێوەبەرێتی هەڵبژێری مەفهومی قسەکانی ئەووا بوو یان ئەو شتانی کە ئەیان نووسی لە فەیسبووکە یان لێدوان ئەدەی لە تەلەڤیزیۆندا بە نمونە کاتێککە مامۆساکانی هەولێر لابران لەسەر وتار من لە بەرنامەیەکی NRT مقابلەم کرد دیارە ئەو قسانە کە ڕووی قسەکانم خەڵکانی کێکردەوە کە دەسەڵاتدارن لە وەزارەتی ئەوقافە و لە حیزبی دەسەڵاتن ئەمە قەڵسی کردبوون زۆر و زۆر شتی تریش لێدوانەکانی فەیسبوو کەناڵەکانی ڕاگەیاندن و هەروەها بابەت و پۆست شتەکانم کە لەسەر شتە جیاوازەکانیان نووسم ئەمانە هەمویان کۆمەڵی شت بوون. من هەر لە ساڵی پار دوای لابردنی دکتۆر یوسف یەکەم کەسێک کە دەستی بۆ برا لێرە لا برێ من بووم. یەکەم کەسێکەوە لە ڕێگەی وەزیری ئەوقافی ئێستا کە بەو کارە لەوێ بەڕێزیان داوایان لە کاک فەرەیدونی مدیر عام بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی کردبوو کە ئێوە بەدیلێکی تر پێشکەش بکەن ئێمە ڕازین هەر کەسێک بێ گۆڕانیش بێ هەر کەسێک بێ گۆڕانیش بێت. بەڵێ ئەمە کێشەمان لەگەڵ خۆدی مەلا کامەرانە هەیە کێشەمان لەگەڵ بەڕێوەبەری لەگەڵ گۆڕانان نییە. چ کێشەیەک لەگەڵ وەزیرە هەیە؟ هیچ کێشەیەکم نییە. پەیوەندیتان چۆنە؟ پەیوەندیمان هیچ نییە. تەلەفۆن یا ڕوبەڕوویەکتان ئێستا نەخێر. بەڵێ لە کۆبوونەوەی گشتیدا بەڕێزیان هەر شتێکە پابند بوو بێ بە مەسەلەی حەج و عەمرەوە کە داوای کردو من ئامادە بووم بەڵام وەکو دانیشتنی ئاوا دوو بە دوو شەخسی هەتا ئێستا نەخێر و تەلەفۆن و پەیوەندیش هەتا ئێستا نەخێر. ئەمجا من ئەمێ ئەمەد پێ ئارسکەم منیش لە وەڵام داوتم کاکە خۆ ئەوان ئەڵێن ئێمە هیچ کێشێکمان لەگەڵ گۆڕانان نیە دکتۆر یوسف لابن. ئەمە با بڵێن جۆرێکە هونەرێکی جەنگیە گەلایانی بەرامبەر عەقڵ نەبێ ئەزانێ مەقسوودەکە چییە. ئەو بەڕێوەبەرەی ئەو لەسەر تەسکی ئەو دێ لێرە دائەنیشێ حتمما گوێلەمسی ئەوە بێ گوێلەمسی تۆ نابێ خۆیمە گوێلەمسیشمان هەر بۆ هیچ کەسێ نییە بۆ مانایە بەڵام ئیتر ئەوان گوێلەمسییانەوێ یعنی وەکو چۆنەڵێ ئەوە بێ بەرحاڵ بەڵامەوەستا ئەو داوایە بە نووسراوی فەرمی بوو یا تەنها بەزارێکی هات؟ نانا بە تەلەفۆنکردن و پەیوەندی ئەوانە بووە کاک فەرەیدون بانگ کردم وتی کاکە من شتێکی ئەوە هەیە ئەوە چەند جارێکە داوام لێکە. دوای ئەوە کاک ئاسۆ فەرەیدون کە ئەو کاتە جەنابیان پارێزگاری سلێمانی بوون ئەویشان وەکو چۆنەڵێ ئیزعاج کردبوو زۆر تەکلیفیان لێ کردبوو ئەوش لەگەڵ کاک فەرەیدونا ڕاو بیر بۆ چوونی گۆڕەوە کاک فەرەیدون وتبی مەسەلەکە مەسەلەی هەڵوێست و مەواقیفە مامۆستا کامەران هیچ زۆر کەسێکی سەرکەوتۆ لە ڕووی ئیداریەوە هیچ کێشەیەکی ئیداری نییە بەڵام مۆزوعەکانی مۆزوعی سیاسی. بەرحاڵ خۆشم چوون کاک فەرەیدونم بینی کاک ئاسۆ فەرەیدون بەڕێزیان زۆر بە ئیحتیرامەوە پێشوازیان کردو فترەی پێشەوەی سەفەری حەجکەم و وەزعەکەم تێگەیان و وتی منیش خۆم تەفەهومی قەزەکەم کردووە ئەزانم وایە ئەزانم کە تۆ
هیچ ڕخنەیەکی ئیداری لەسەر کاروباری ئیداریت نییە. ئەزانم کە ئەوان مەطلبیان چییە، لەبەر لای منەوە هیچ مەترسیەکرد نەبێت کە بەدیلێ تەقدیم بکەم یان هاوکاری لابردنی تۆ بکەم. ئیتر ئەو شەروە کۆمەڵێ نەسیحەتی ناسک و ئەمانەی کرد لە کاروباری ئیداریە و ئەوانە. بەرحاڵ من زۆ سواسی جەنابیان دەکەم، زۆ سواسی کاک فەریدون دەکەم، بەڵام بە بەردەوامی بەڵێ ئەو کەسانی کەوا مەسلحەت و بەرژەوەندیان لێرە بڕاوە و کاتی خۆی پۆستەکانیان ئیستیغلال کردووە، من لێرە سڕم کردوون ماوەی ساڵێکە ئیمزایەک ناکەن، غێری چایی خواردنەوە هیچ ئیشێکیان نەماوە لێرە. مامۆستا ئەو لادانت تەواو کۆتایی پێهات؟ ئەوە کە مەسەلەن ئێستا ئەوە ماوەتەوە ئەوە بڵێم کە ئەوەی کە ئێستا گوایە بە پاساوی دروستبوونی لیژنەیەک لەسەر من هەڵەیەکی ئیداری کە ڕووی داوە، ئەوان کتابێکیان کردووە کە مامۆستا کامەران بە شێوەیەکی کاتی لە ئەبرێ لە پۆستەکەی سڕ ئەکرێن. لە کاتێکە ئەم لیژنەیە ئەو دەسەڵاتەی نییە و لیژنەکە نوێنەری داواکاری گشتی تێدا نەبووە، هەر لیژنێکی نوێنەری داواکاری گشتی تێدا نەبێ بڕیارەکانی بەتاڵن لە محکەمەی ئیداریش ئیشاڵا ئەو مۆزوعە ئەگەر ئیشاڵا ناگاتەوە، بەڵام ئەگەر گەشتەوە لە محکەمەی ئیداری ئەوە تەسبیتەکەین. هەڵە ئیدارێکەش کە ڕووی داوە هیچ بەرپرسیارەتێکی منی تێدا نییە، یەکێک لە مۆزەفەکانمان کە دقیقە تەطبیق لە جوازەکانەکە جوازێکمان ناردبوو، جوازی ڕۆشتن بۆ سەفەری حەج ئەمساڵ ئافرەتێک بوو، ئافرەتەکەیش بە پێی یاسا بەڵێ خۆی ناوی دەرنەچوو، بەس خەسووی ناوی دەرچوو لە ڕێنمایەکانیش بووک ئەتوانێت بچێتە شوێنی خەسوو. مێردەکەی لە باتی جوازی دایکی جوازی خێزانی هێنابوو. پرسیاری کردبوو پێشووتر ئایا ئەکرێت من خێزانم ببەم لە جێی دایکم؟ بە پێ ڕێنمایەکان بەڵێ ئەکرێت، بەڵام کۆمەڵێ عریزە و پێش نییە عریزە و هەروە بێت و کتاب و ناکتاب و کومیەوێ کە چێتە هەولێر و دێتەوە تا بۆی تەسبیتەکە ناوەکەی بۆ ئەگۆڕن. تەنها ئەم ڕێکارە یاسایانەی نەبڕیوە کابرا جوازەکەی هێنا کە جوازەکەی هێنا ئێمەش شوێنمان نەما بوو، ڕۆژی جومعە بوو کە داوایان لێکردیان کاکە کەسێک سەحبی کردووە خێرا بە زووتین کاتعبی هەر ئەمسا جوازێکمان بۆ بنێرن. مەژ ماڵم لە 3 سادەقە تەلەفۆنم کرد بۆ کاک حاجی کارانت و کاک حاجی کارانت بەڵێ وتم ئەو جوازەی کە ئەو ڕۆژە پیاوەکەی هێنابوو هینی خێزانەکەی لەسەر مێزەکەی منە، بڕۆ بینێرە بە خاوەنی جوازەکە بینێرە بۆ گەراج عینوانێکی بدەنێ فڵانە عینوانەکە خۆیان وەریان گرتە بوو مۆزەفەکان کە ئەم جوازە بگاتە ئەو شوێنە، بگاتە هەولێر بوو یان کەرکووک بوو. وازانم کەرکووک بوو چکار نەفرێک لەوێ ئەچوو بۆ عەمان بیوا بۆ عەمان بۆ بەیانی. کاتێ جوازەکەمان نارد ڕۆژی یەکشەمە یەکێک لە مۆزەفەکان کە کاک حاجی واحید مۆزەفێکی زۆر بەڕێزە لێرە کە تەدقیقی نەگەڕابووە بۆ سجیلەکە کە بزانێت دایکی ناوی دەرچوە یان خێزانەکەی لە بیناعان لەسەر تەسەسولی مێردەکەی وتوی بە فلانە تەسەسل فلانە ئافرەتی لەگەڵا دەرچووە واتە خێزانەکەی کە لە کاتێکا دایکی ناوی دەرچوو. دوو ڕۆژ دوایەوە کە پێیان توانیان کاکە و ئافرەتە ناوی دەرنەچوو نەمانێشتی تێک تەلەفۆنمان کرد بۆ عەمان وتمان کاکە و جوازە ڕاگرن. ئافرەتەکە سەفەریشی نەکردو هیچ. دوای لیژنێکیان پێکێنا گوایە ئەبزانین ئەم ئیشە چۆن کراوە کە من لە کاتێکا بە بەڵگە لامن بە کتاب کە ئەمانە بووک و خەسووشن بۆ یەک ئەبن باشە، یعنی ئەتوانم بووک و خەسوو بچنە شوێنی یەکتر، من بە کتاب لە لامە کە هیچی یەک نی هاتە ئێرە ئافرەتەکە من پێم وتم خوشکە بە ڕێزەکەم وتی خزمێکم ناوی دەرچوە ناڕاموتم خوشک بۆ خوشک نابێ برا بۆ برا نابێ ئەوەی تۆ ئەیکەی ناشەرعیە. هات کە من شتێکی بۆکەوتم من شتی وا ناکەم چکە ئەو کارێکی ناشەرعی نایاساییە. وتی ئەگەر بچم لە هەولێر بیکەم تۆ بۆ مەکەی؟ وتم ئەگەر وەزیر بڵێ بیکە من ناتوانم بڵێم نایکەم، بەڵام من نەسیحەتێکی خوشکی خۆم کەمتی بڵێ. وتم ئەوە گەندەڵیە، ئەوە شەرعی نییە، بۆشە بکا نەیکەیت، ئەو حەجە نەکەیت. هەمن ئەسڵەم وتم بۆشە ناکات دڵنیابە. وەڵا لەولا ڕۆژ و هاتووەتی وەڵا ئەوە کتابی وەزیر و بۆم بکە. ینی وەزیر لەولاوە خۆی خەڵکانێک بە نایاسایی دەنێرێتە حەج، بەڵام تۆ تەنها هەڵەیەک بوو بێ و بەرپرسیارەتەکەش لەسەر شایان تۆ نەبێ لیژنە لەسەر تۆ لەسەر من گیراوە لیژنەکەش
هەساو بەلادانی من لە کاتێکا سڕکردنی من کاتێکە بێ ئەم شتە ئیسپات بێ لەسەر من و قەزەکەم بچێتە محکەمە و دادگاوە لە کاتی لێکۆڵینەوەدا دادگا بڕیار دەدا کە مامۆستا کامەران سڕ دەکرێت لە پۆستەکەی هەتا کێشەکەی یەکلای ماوەستا ئێستا کار بۆ نووسراوە دەکرێت تۆ ئێستا لە فەرمانەکەی خۆت داوامەکەی وەڵاهی من تا ئێستاکە بڵێەوە وەزیر بڵین فەرمانەکەی دەرکردووە بەڵام لە ڕووی عەمەلیەوە من داوامی خۆمەکەم تا ئێستاکە ئیشەکەم بەوەی ئەو نەکردواتە پۆستەکەم جێنێشتووە و دیارە ئەیزان کە مۆزوعەکە مۆزوعێکی سیاسیە بۆ ڕێگەی سیاسی خۆی بۆ گرتووەتە بەر ئیتر چاوەڕێی ئەوەکەی بزانین ئایا ئەو ڕێگایە چەندێک مۆزوعەکە بڕێنە دوای ئەو محکەمەی ئیداری هەیە و ڕاگەاندنەکان هەیە و مۆزەفەکەش کە دقیقە چۆتە بەردەمی لیژنەکە و توێتی مامۆستا کامەران لەم مەوزوعە بەریئە هیچ پەیوەندێکی بە مامۆستا کامەران و نییە هەڵاکە هەڵەی منە تەحملی مەسئولیەتەکەی دەکەم چیتان دەوێ چیم بەرامبەر دەکەن ئیجراءاتی یاسایی خۆم ئامادەم فەسڵم ئەکەن نەقڵم ئەکەن چیم لێ ئەکەن من ئامادەم مامۆستا لەسەر هەر کورسیەک ڕەنگە بڵێم لە فەرمانبەریشەوە تا بەڕێوەبەر تا بەڕێوەبەری گشتی تا وەزیر بە تایبەتی ئەوانەی خوارەوە بە تایبەتی تر ئەوەی خۆت لەسەر ئەم کورسیە ئەنجامدانی گەندەڵی ئاسانە بەڵێستا بەڵێ پشتی هەموو کورسیەک گەندەڵی تێدایە ئەگەر کەسەکە گەندەڵ بێوێت پشتی هەموو ئەوەی نەچێتە پشتی کورسیەوە نازانێت پێشنیارت بۆ هاتووە مامۆستا لەسەر ئەوەی کە بێدەنگبی لە شتێک یا گەندەڵیەک یا لە بەرژەوەندی کەسێک کارێک ئەنجام بدەیت الحەمدەکە زۆرەتی ئەوەی نەکردووە چکە ئەزان من پێشەوەی کە بەڕێوەبەرێک بوو مامۆستایەکی ئاینیم خەڵک تۆ لێرە هەندێشتی و تۆتمە برای بەڕێزم خوشکی بەڕێزم من پێ وەکو مەلای قسە بووکەم و کارێکی ناشەرعیە حرامەوە ئەوە تاوانە ئەگەر ئەم نووسراوە کاری پێ بکرێت دوجار تۆ لێرە لا ببرێت شێوازی وتاردانت یا شێوازی لێدوانەکانت لەسەر خودی وەزیری ئەوقاف و لەسەر وەزارەتی ئەوقاف و ڕەنگە بڵێم لەسەر خودی پارتیش تۆنتر ئەبنەوە یار وەکو ڕەوتی ئێستەیە ناوەڵا من هەرگیز هەوڵ نادەم ئەو شتانە بەو شێوازە ڕنگ بداتەوە تێمدا چکە زۆر تەبیعیە من هیچ امتیازێکم نییە لێرە غەیری سەریە شەش نەبێ هیچ شتێکی تر نییە من مانگی 470,000 وەرەگرم کاک جەلال باشە هیچ نەسلی ئەم دائیرەکە تۆی دەیبینی 250,000 لەبەرەوە من هەموو کاتی خۆم وەکو چۆن لێ ئەیتر جلی ئەوقاتی خۆمم سەرف کردو بۆ کاری ئیداری سەر ئێشەی زۆری تێدایە وەکو جاری جارانیش نییە کابرا خامیانەدایە و عەرزیانەدایە و ئەو شتانە هەبووان بەرحاڵ دەستکەوتەکانی تۆ لەم کورسیە چی وەڵی دوو حەجم کردووە سواسی خۆی پەروەردگارەکەم ئەوە دووەمین زۆر ئیحترام لە خەڵک گرتووە بن بڕی کۆمەڵێ فەساد و گەندەڵیم کردووە لەم دائیرە دەکاتی خۆی کە ئیستیغلال کراوە تەلاعوب بە ناوی خەڵک کراوە هەر بۆ معلوماتت من ئەم ساڵی پار لە کۆبوونەوەی تایبەتە بە جەنابی کاک دکتۆر پشتیوانم وت بە ئامادەی نوێنەری هەموو دەستگاکانی حکومەت لە پەرلەمانەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە لە وەزارەتی داراییەوە لە کاک فەیسەڵ لە فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆرێکی تر مدیر عامەکان هەمویان دانیشتون وتم بە بەڵگەوە دەدەمێ کە تەلاعوب بەم ناوانە کراوە باشە ناو بە تەسەسول یعنی خەڵک هەبووە و توێتی من بەم تەسەسولە ناو بۆ دەرەکەم لە کاتی حەجا کە ئەم وەکو چۆن دەڵێ لە مقابلە پارێکی لێوەرگرتووە وەزیر وەڵامی چی بوو وەزیر هەتا پێشم وتم جەنابی وەزیر ئەم شێوازی کۆمپیوتەر و قورعەکردنە بگۆڕە لەبەر ئەوە ئەم شێوازە تەلاعوبی پێکرێ من ئیعازە دەم بە کۆمپیوتەر ئەزانم ئەتوانم بە کام تەسەسول بمەوێت تۆ دەربکەم ئەو شتی وا ناکرێ وتم من بەڵگەم لەلایەکە کراوە نوێنەری ئەنجومەنی وەزیران کە من نەشم ئەناسی وتی وەڵا ڕاستەکە جەنابی وەزیر ئێمەش ئاگادارین کە ئەوی شەکراوە ئیتر بێدەنگی لێکرد جەنابیان
تەنانی دوایش بانگی نەکردم بڵێ مامۆستاکان یان هیچ بە دووەداچوونێکی نەبووە هیچ بەدەداچوونێکی واتە ئەو ناوانی کە ساڵانە دەرەچون بۆ حەج گەندەڵیان تیاتری ساڵانی پێشوو ئەوە کرا بەڵام من ئەم ساڵ یەکێک لە مەرجەکانم ئەوە بوو ئەو نەفرەی کە ئەمزانی کە دەستی هەیە لەو شتانەدا وتم دوور و نزیک نابێن نزیکی ئەو کۆمپیوتەرە بێتەوە تەنانەت لە کاتی قورعەکردنەکەدا یەک دوو جار هاتوچۆیەک یەکرد لە هەندێک شوێنە بە بەڕێوەبەری گەشتی وتم ئەو فڵانە کەسە ئاگادارکرد دوورکەوێتەوە لێوە بۆیە ئەم ساڵ ئەتوانم بڵێم نەزاهەتی زۆری تێدا بچووکە ئەوانەی کەوا لێرە با بڵێن دەستیان هەبوو لە ئەو شتانەدا دەستیان بڕابوو لێرە هیچیان بەدەست مامۆستا من ئەم دیدارێک کە لەگەڵ جەنابەت سازم کە لەسەر هەندێک بەڵێن و قسە بوو کە لە سەرای سلێمانیەکێک بوو لە کارکتەرە بەهێزەکانی سەرای ئازادی سلێمانی هەندێک بەڵێنت بوو هەندێک وتارت هەبوو کۆتا پرسیارمەوەیە لێرەوە هیچ بەڵێنێکی ترت هەیە بۆی کە بە هاوڵاتیانی بدەیت من بەڵێنم بۆ هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستی لەم پۆستەدا من هەشت پۆستێکی تردا بم بەشێک نابم لە دەسەڵاتی گەندەڵ واتە من پێم وایە حکوومەت هەیە دەسەڵات هەیە حکوومەت مەرجنی ئەوەی لە حکوومەتا بێ لە دەسەڵاتی شایە تۆ کارمەندێکیت موچە لە حکوومەت وەرەگری ئەو مامۆستایەکە ئەو فەرمانبەرێکە لە شارەوانی هەمومان لە حکوومەتین ئەو ئیمام و خەتیبێکە ئەو چییە هەمومان لە حکوومەتین بەڵام هەمومان لە دەسەڵاتانین تەنانەت پارتەکان کە ئێستا مشارەکەیان هەیە لە حکوومەتە ئەو حیزبانە هەمویان لە دەسەڵاتانین ئێمە دەزانین دەسەڵات لە نێوان دوو حیزبدایە حیزبێکی ئەوە پشکی شێری بەرکەوت و حیزبێکی تریشان ڕەگەڵ کەوتووە لەگەڵی باشە ئەوانی تر هیچیان نە لە دەسەڵات نەگەیشتوە دەسەڵاتیش ئەو کاتانەشیکەوە لەناو حکوومەتا بوون فەسادەکە لە دەسەڵاتایە فەسادەکە لە دەسەڵاتایە لەبەرەوە من خەڵکی دڵنیا دەکەمەوە تاوەکو ئەمڕۆ حەز زیندوو بێ وەک مامۆستایەکی ئاینی پێشوە هەموو شتێک من تا ئێسش لە مینبەرام تا ئێسش مینبەرم چۆڵ نەکردووە خەڵکی دڵنیا دەکەمەوە هەتا ماوم ناچمە بەرەی دەسەڵاتێکەوە کە بەم شێوازە دەسەڵاتی ئێستا فاسد و گەندەڵ و خیانەتکار بێ بەرامبەر بە ژێردەستەکانی خۆی بەڵام وەکو مۆزەفی حکوومەت ئیمام و خەتیب بم مدیرێ بم لێرە مامۆسایەکی قوتابخانە بم مامۆسایەکی زانکۆ بم دکتۆرێک بم هەر مۆزەفم و لە حکوومەتە مامۆستا لەناو قسەکان تا پرسیارێکی ترم بۆ دروست بوو تۆ پێشتر کۆمەڵی ئیسلامی بووی بەڵام وازت لە کۆمەڵی ئیسلامی هێنا ئێستا یەکێک لە وشەکان نازانم پێشتر بیستووە کە بەکاری بێنیت پێم وایە وشەیەک بوو کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە ماوەیە بەکارهێنا وشەی ڕەگەڵ بوو یعنی هێشتا بۆ نمونە وەلایەکت هەیە بۆ کۆمەڵ مامۆستا عەلی باپیر یعنی لە ڕووی لوغەت و بەکارهێنانی زاراوەوە یعنی فەڕەهەنگێکە بۆ خۆی هیچ داعی و بانخوازێک منەوە قەناعەتی خۆمەوە هیچ مامۆستایەکی ئاینی ناتوانێت مستەغنی بێ لە عیلم و لە سەقافەت و لە بەتایبەتی هونەری قسەکردن و شێوازی بەکارهێنانی هەندێک زاراوە و ئەوانەی مامۆستا عەلی باپیر بەتایبەتی ئێمە کە ئەو فترەیە کۆمەڵی ئیسلامی بووین من خۆم بەتایبەتی زۆر هۆگری جەنابی مامۆستا عەلی باپیر بووم ئێستاش کە مەسەلەن بۆ من کۆمەڵنی مامۆستایەکی ئاینی سەربەخۆم زۆر ڕێز و تەقدیر و حورمەتم بۆ هەیە و زۆر بە دەقیقیش دائەنیشم گوێ لە وتاریەکرم بەتایبەتی ئەو مەواضیع سیاسییان تەفسیری بۆ قورئان پەیوەندیەکانتان هێشتا ماوە لەگەڵ خودی چۆنە پەیوەندیەکانێکتر بینینە یا تەلەفۆنە من سەردانیم کردووە ئەو هاتوو بۆ ماڵمان من چووم بۆ ماڵی هەر جارێکیش کە چوو بێتم بۆ هەولێر ینی هەندێک لەو جارەکان کە چووم بۆ هەولێر سەردانیم کردووە یەکێک لە زەمنی سەردانەکان جەنابی مامۆستا عەلی باپیر بووە و هیچ کاتێک پەیوەندی من لەگەڵ ئەودا لەگەڵ هیچ داعی و بانخوازێکی تریشدا پەیوەندیم نییە لەسەر بنەمای مەسەلەن بۆ نمونە حیزبایەتی لەسەر من بنەمای برایەتی ئیسلامیە و
خزمەتکردنی ئیسلام و بانگەواز و داوای ئیسلامیە و هیچ پەیوەندێکی بە حیزباتی لەو حیزبە بمیان لەو حیزبە نەبم هیچ کێشێکم گرفتێکم لەگەڵەوەدانێ من کە دەڵێم مامۆستاکی ئاینی سەر بەخۆم یعنی ڕایەڵەکانم لەگەڵ هەموو هێزەکانە لەسەر بنەمای دینداری و مسلمانەتی و هاوژینیە پێکەوە ینی خاڵبوونی خاڵی هاو بەشە پێکەوە و پەیوەندیشم لەگەڵ هەموو ئەم لایەنانەی تریشدا لەسەر بنەمای دوور و نزیکیانە لە خەڵکەوە ئۆپۆزسیۆن بوونیان. سپاس مامۆستاگیان ساز بەوە دەرفەتەی کە بە منت بەخشی. بینەرانی عزیز ئێوەش خۆتان دەتوانن بەرداشتێک لە وتە و وەڵامی ئەو پرسیارانە وەرگرنەوە کە من لە مامۆستا کامەرانی سەرای ئازادیم پرسیوە. زۆر سپاس بۆی کە بینەری ئەمەتان قوبوڵ کردووە. تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورەتان دەسپێرم.